کارەکانی لێژنەی مادەی ١٤٠ دەستووری عێراق دەستیان پێکردوتەوە و دووەم کۆبوونەوەیان لە بەغدا ئەنجامدا. پرسی زەویوزار و هەڵوەشاندنەوەی بڕیارەکانی سەردەمی بەعەز یەکێکە لە خاڵە سەرەکیەکان و لێژنەکە بڕیاری لەسەر داوە. یەکێ لەو بابەتە ئەو گرێبەستانە بوو کە پێویستەکە هەڵبۆشێتەوە زایدەن قەراراتی شؤون الشمال، یعنی کە چی هەیە لەسەر ئەم بابەتەوە لەسەر ناوچە جێناکەکان ئەبێ هەڵوەشێتەوە و ئەو وامان کرد لەسەرەوە زەختێکی گەورەمان کرد لە سەر لوژنەکە و کە نووسراو بکرێ بۆ وزارەی زراعە و بۆ وزارەی دیفاع و بۆ مەحاکم و بۆ ئیدارەی کەرکووک کە ئەبێ ئەو بڕیارانە جێبەجێ بکرێ وەکو خۆی و کە هەڵوەشانەوەی گرێبەستەکان. فشاری هێزە سەربازیەکانی عێراق بۆ سەر جوتیارانی کورد سەرکراونەتەوە. کشتوکاڵکردن لە سنووری سەرگەڕان قەدەغە کراوە و لە تۆپزاواش بڕیاری داگیرکردنی زەوی جوتیاران دراوە کە پێچەوانەی مادەی ١٤٠ دەستوورە. مادەی ١٤٠ بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە دەستووری هەمیشەی عێراق جێگیر کرا، بەڵام دۆخێم ناوچانە ڕۆژ بە ڕۆژ ئاسایی دەبن و تعریبیش زیاتر ڕەگدا دەکوتێت. ناوی خیوەتی بەرەنگاری تعریبیان لێناوە. لێرە کورد و تورکمان پێکەوە داوای جێبەجێکردنی مادەی ١٤۰ دەکەن و بە کلیلی چارەسەرکردنی کێشەکانی دەزانن. تەنیا چارەسەر بۆ کێشەکانمان مادەی ١٤۰ ئەبێ بە هەمومانەوە ئەم مادەیە بگرینە دەستەوە، داکۆکی لەسەرکەن، یارمەتی هەواڵەکانمان بدەن لە بەغا بۆمان بە شێوەیەکی دستوری ئەمە عیلاج بکرێ، چونکە ئەگەر بە شێوەیەکی دستوری نەکرێ ئەکەوینە کێشەیەکەوە ئیتر چارەسەری نییە. بە هەرسێ قۆناغی قەرەبووکردنەوە و ئاساییکردنەوە و سەرژمێری بە جۆری مادەی ١40 چارەسەر بۆ کێشەی کەرکووک لە دەستووری عێراقدا جێگیر کراوە. مادەکە دەبوو لە کۆتایی ساڵی 2007 جێبەجێ بکرایە، بەڵام تا ئێستا لە قۆناغی سەرەتایە. هێمن دەلۆ، کوردستان 24، کەرکووک.